بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ئەو هەوڵانەی کە هەبوون بۆ پێگەێنانی جۆرێک لە یەکلیستی و بەشداریکردنی پێکەوەی حزبەکانی دەرەوەی یەکێتی و پارتی بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عراق. دوێنێ ڕوتی هەڵوێست ڕایگەیان کە ئەوان لەو گفتوگویانە دەکشێنەوە و بەشداری ناکەن لەو یەکلیستیەدا ئەگەر سەریش بگریان یەگەر لایەنەکانی دیکەش پێکەوە بتوانن لە لیستێکدا کۆ ببنەوە. ئەو ڕوتی هەڵوێست لەگەڵیاندا نابێ بەشداری لەو یەکلیستێدا ناکات. گفتوگویم پرس و باس و بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕێبوار کەریم ئەندامی دەستەی بەڕێوەبردننی ڕوتی هەڵوێست. دکتۆر سڵاو لێبێ. سڵاو لە بەڕێز دکتۆر سەرەتا زۆر بە گڕوتین بوون بۆ یەکلیستی بەڵام دوایی کشانەوە. گڕوتینەکەتان لە چیوە سەرچاوی گرتبوو دواتر پرسیاری کشانەوەکە؟ لە ڕاستیە ئێمە پێش هەڵوێستیش وەکو تاک وەکو گروپ وەکو دەنگی ناڕازی باوەڕوان وا بۆ کە ئەبێ هێزە ئۆپۆزیسیۆنە حەقیقیەکان ڕاستەقینەکان لە بەرەیەکە کۆبنەوە. هێزی ئۆپۆزیسیۆن وەکو لایەن هێزی ئۆپۆزیسیۆن وەکو کەسایەتی و گروپی دەستەی کاریگەر زۆر ئیشمان لەسەر ئەمە کرد. ئەو بوو لە بەغدا جەنابتان ئەزانن لە ساڵی 2019 هاوپەیمانی هیوامان دروست کرد و توانیمان بەیەکەوە نمونەیەکی جوانی کارکردن بین و بەڕاستی ویستیشمان هاوپەیمانی هیوا بکەین بە یەکلیستی ئینتیخابی و هاوپەیمانێکی ئینتیخابی لێ دروستکەین، بەڵام زۆروفی زاتی هەندێک بەڕێز و زۆروفی مەوزوعی ئەو سەردەما نەیهێشت. دواتر دەستمان کرد بۆ ماوەی 2 ساڵ بە گفتوگۆ. من بیرمە ڕۆژێکیان تۆم لە مەعرەزی کتێبی نێودەوڵەتی بینی بێتت بۆ بێدەنگن وتم بێدەنگ نین، وتت دیار نین، وتم دیارین بێدەنگ نین، بەڵام ئەمانوێ سەرمان کردو بە یەکا گفتوگۆکەی مزین ئەتوانین پرۆژەیەکی گشتگیری تر دروستکەین. ئەوە بوو نەمانتوانی بەو گشتگیریە جارێکی تر کۆبینەوە، بەڵام ئەم دەگەنە ڕازیانەی تر هێزێکمان دروست کرد بە ناوی ڕوتی هەڵوێست. بۆیە هەر لە ئەوڵەوە باوەڕمان بە یەک ڕیزی و بە یەکدەنگی هێزەکانی دەرەوەی پارتی یەکێتی و بە تایبەت چکە کاڵم دەرەوەی پارتی یەکێتی هێزی تر ئێمە لی جیاکەینەوە کە هێز ئۆپۆزیسیۆنە ڕاستانەکان و ئەوانن کە فعلەن ڕەسەن و ڕاستەقینە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینن، یان ئۆپۆزیسیۆنن بە حەقیقی دژی ئەم حکومڕانیە چەوتەن یانەوە تا ئەوە کێ بڕیارەدا ئەم هێزە ڕەسەنەوە ئەمەیان ناڕەسەنە با بڵین؟ بەڵێ سیاسەتەکانی هەڵوێستەکانی پەیوەندیەکانی ئەمانە بڕیارەیە. مەسەلەنێکێک ئەگەر بێت و بە وازحی دیفاعی لە خەڵک کرد بێ بە دڵنیاییەوە ئەبینی کەوتۆتە بەر لێشاوی هێرشی ئەم هێزانەی دەسەڵات، بەڵامێکیش بۆ بە شەریکی ئەم هێزانەی دەسەڵات. ئەمە دوو عالەمی زۆر جیاوازە، دوو دنیابینی تەواو جیاوازە. ئەمەتان نەدەزانی؟ ئێمەمانزانی چوشینیانی هەندێک نەسیحەتمان بەیەکەوە سەرمان کرد بەیەکە چووینە ئەم کۆبوونەوەوە چەند جارێک دوو سێ و سێ قۆڵی و چۆن قۆڵی قسەمان کرد. هەندێک وەسیت هەبوو لەناو ئەم ئیشەیە، هەموو جارێ وەسیتەکان پیانوتین کە عقلێتیان و قەنەعەتیان گۆڕاوە، ئەیانەوە فعلەن ئۆپۆزیسیۆنێکی یان هێزێکی ڕاستەقینە بن بیانەوە پێکەوە کار بکەن. بەڵام ئەوەی کە گرفت بوو ئەوە بوو کە ئەم گفتوگۆیانە بۆ ئاقارەیانە ڕوویکە ئێمە پرسیاری سەرەکیمان بوو. بەڕێز دەزانی ئێمە وەکو ڕوتی هەڵوێست 2 ڕۆژەمە پێشدەستێمانی کۆنفرانسێکی هەڵسەنگاندنمان هەبوو، 426 کەسی تێدا بوو. لەم 426 کەسە 425 ڕازی نەبوو لەگەڵ لایەنێکی سیاسیە کار بکەین. لایەنەکانی تر گرفتیانە کەسێ بوو کە ڕەزامەند بوو حەزێک بەزمن بەستۆ بەڵێ بەزمن لە 426 کەس بەستۆ بەڵێ، بەڵام من ئیسە دەرکە و قسەی 425 ڕاستتر بووانە. بەڵام ئێمە پێماوتن کە با بزین چییە؟ خۆ منیش طبعا من یەکێکم لە 425 بەتاکید پێم وتن کە با بۆستین گفتوگۆکان بکەین بزانین بە چ ئاقارێکاکە، بەڵام دڵنیا بن ئێمە شتێک ناکەین کە ئەو خەڵکی خۆمان لەسەری ڕازی نەبێ، بە تایبەتی ئەگەر بەرچاومان ڕوون نەبێ بۆ قۆناغی داهاتوو. ئەوەی کە ڕوویە ئەوە بوو کە ئێمە وەرەقەیەکمان پێشکەش کرد لە ئەنجامی گفتوگۆکانی ئەو کۆنفرانسەوە. کۆنفرانسەکەمان 2 خاڵی پێشنیار کرد. خاڵێکیان وەکو نیازپاکی وتیان بڕۆن بڵێن ئێمە ئەوە نە ئامادەین، تەنانەت ئامادەین کاندیدی خۆمان لەنا ئەو یەکلیستی و ئەو هاوپەیمانێتیانە بێ ببوورنە یەکلیستی. ئەوەی کە ئێمە پێشنیارمان کردو هاوپەیمانیە فراوانترە لەنا ئەو هاوپەیمانێتیانە بێ، بەڵام بابین لە بری ئەوەی کاندیدی حیزب دانین خەڵکی سربەخۆ بێنین، خەڵکی ئازا بێنین، کاکە ئەوەی کە ئازای و سربەخۆیە ئەوە نییە کە هەر لەناو حیزبە، لە شوێنی تریش هەیە بیانهێنین لە بیانکەی نەم لیستەوە هەمومان ئیشیان بۆ بکەین. ئەگەر خەڵکی لای ئێمە بەقوتە با و بەقوتانە بچن دەنگ بۆ خەڵکی کۆکەنەوە، خەڵکی تازە دروست بێ ناکرێ هەر فلان و فلان ئەوە بێ بۆ یەکلیستیەکە بۆ هاوپەیمانیەکە. خاڵی سەرەکی تر کە سەرەکی ترین بوو بەنسبەت ئێمەوە ئەوە بوو کە پرسیارێکمان کرد ئایا ئەمە یەکلیستیە یان هاوپەیمانیە؟ ئەگەر یەکلیستیە واتە ئێمە دوای ئینتیخابات هەرکەس بەڕێی خۆی وەنیە
ئەگەر هاوپەیمانیش ئەبێ بلۆکێکی سیاسی بێ لە بەغدا ئیش بکە ئەبێ لە بەرامبەر تۆ نیازپاکیش پیسان بێ لە کوردستانیش ئەم لایەنانە 33 کورسیان هەیە با بەیەکەوە بلۆکێکی کوردستانیش دروستکەی ناو پەرلەمان ئێمە هەمومان تقریبا بڕێرمە ناو معارەزە بین یەکێکیان وەرنەگرت لە حکوومەت لەم هێزانە وەریان نەگرت ئەوانی تر ئێمە بڕێرماندا بۆ ئۆپۆزیۆن بیست ئەویش هاتۆ بێ بە ئۆپۆزیۆن ئێمە کەواتە هەمومان ببین بە ئۆپۆزیۆن 33 کورسی بلۆکێکی چاکی باشی محترم دروستکەین بۆ پەرلەمانی هەڵوێ چەندتان حساب کردبوو ئێمە چوارمان هەیە هەر چواری پابندن بە بەڵێ ئەوە بابەتێکی ترە چواران ڕانگەیان ڕوو پابند پۆستەکەی لابرد و ڤۆسیشی بۆ نردوم کە اعتزاری هەیە پەشیمان بۆ تۆ بەڵێ هات و ساران بە سنەندانی پەرلەمانی کوردستان لە لیستی هەڵوێز بوو بەڵێ پابند ئەم ڕێزی شێگرمەوە مەمنوع ئەو دەمێکە یەکە ناسینەوە من حەزەکەم بزانێت دڵنیا بێت کە ئەمە هەروەکو خۆیەتی هەروەکو جارانە ئەوەی کە زۆر گرنگە ئەمەیە ئێمە وتمان هاوپەیمانێتی پلانی هەیە مەسەرەن ئەڵێ لە بەقا ئەمە ئەەکەم بۆ موچە ئەوە تا 12 ڕۆژە بە مانگی 5 ڕۆژتووە هێشتا مانگی 4 نات ئەمە ئەەکەم بۆ پێشمەرگە ئەمە ئەەکەم بۆ پاراستنی هەرێمی کوردستان ئەمە بۆ ئەەکەم بۆ فراوانکردنی سەلاحیەتی دەستوری هەرێمی کوردستان هەوڵێک هەیە بۆ تعدیلی دەستور نایڵم سەر بگرێتە جی هەرێمی کوردستان هەوڵێک هەیە بۆ تەبەنەمە لە بەرامبەر چیە لە بەرامبەرەوەی لە پەرلەمانی کوردستانیش تۆ بە 33 کەس داوای چاکسازی داوای شەفافیت داوای بەهێزکردنی هەرێم بکەی بەهێزکردنیە بە دژەگەندەڵی بەهێزکردنی بە شەفافیت من حەزم لە هەرێمێکی بەهێزە بەڵام بەهێزێک کە شەفافێ بەهێزێک کە عادل بێت تۆ لە پەرلەمانی کوردستان لە هەمانکاتی هەوڵ بی لە بەقاش هەوڵ بی نێڵیت خەڵکی هەرێمی کوردستان ڕوبەڕووی کێشە بێت و نێڵیت خەڵکی هەرێمی کوردستان ڕوبەڕووی ناڕەحەتی دارایی و مالی و بازارەکان چۆڵ بن و دوکانەکان وێران بن و ماڵەکان پڕئاژاو بن لەبەر وێپارەی ئەمە زۆر گرنگە من ئەمە ئێمە وەکو هەڵوێز ئەمەمان پێشکەش کرد لە ڕاستیە ڕۆژی یەکەم پێشکەشمان کرد کە پێرێ بوو هەر ڕۆژی نەفسی ڕۆژی کۆنفرانسەکەی مەچوین بۆ کۆبوونەوە ئێوارەکەی چاوەڕێ بووین دوێنێ وەڵام وەرگرینەوە دوێنێ وەڵاممان وەرنەگرتەوە نەک وەڵاممان وەرنەگرتەوە وەڵامیشی خراپمان وەرگرتەوە ئەویشەوە بوو لە بری وەڵامدانەوەی ئەم پرسیارە سەرەکیانە پرۆژەیەک هات کە بریتی بوو لە دابەشکردنی پۆست دابەشکردنی ئیستحقاقاتی ئەم یەکلیستیە ئێمە بۆمان دەرکەوت کە ئەمە دوو عالەمی جیاوازە دوو بیرکردنەوەی جیاوازە ئێمە بیر لە مەبدەئەکەینەوە خەڵک بیر لە تەکنیکە کاتەوە کێ بوو باسی دابەشکردنی پۆستەکان پرۆژەکەی هێزێکی سیاسی دیاری کراوە کە بینی بڵین خۆ پرۆژەکەی نوێ پرۆژەکەی نوێ خۆسایی ئەوم بەخۆیان باسی دابەشکردنی پۆستەکانیانەکە بەڵێ پرۆژەکە واڵێ خۆ سەرۆکی جوڵانەوەکە بەڕێز کاکشا سار عەبدولواحید دەیوێت ئەی بە باسی دابەشکردنی پۆستەکان بکەین ئێمە پۆستمان بەلاوە گرنگە هەڵبەت پەیوەست بەم یەکلیستیە بەم هاوپەیمانێتی وایەوە کاگران کۆچە جەنابەت میدیاکارێکی دیاریت و ئێوەش دەستگایەکی محتەرە من لەگەڵ لە پاڵ میدیاکانی ترە هەمووتان پرۆژەکەتان بینی ئایا ئەو پرۆژەیە دابەشکردن نییە یان دابشکردنە من ینی نامێت وەڵام بیت کە تۆ میدیاکاری ڕەنگە پرۆژەکە دابشکردن نووسراوە سەرۆکی هاوپەیمانیەکە بۆ کێبێ و تەبێژ بۆ کێبێ لیستەکان چۆن دابشکرێت چەنی بۆ ئەو بێ چەنی بۆ لایەنەکانی تر بێ ئەمە دابشکاری نییە ئێمە وتمان پێشوی بگەینە ئەو بڕگەیە بڕگەی ئاسانە زۆر ئاسانە ئێمە لە هەموو کەستەف ئەومان زیاترە بەس پێشوی بگەینە ئەو بڕگەیە بێ زەحمەت با بزین ئەم کوتلێ لە بەغا ئەمێنێتەوە یانە بۆمان دەرکەوت دوێنێ کە لە ئۆفیسی ئەمە کۆبوونەوەی دووەم بوو بۆمان دەرکەوت کە ئەمە بەس یەک لیستیەکە تا ڕۆژی ئینتیخابات ئێمە حەزمان لەمەندی ئینتیخابات کرا هەر کەس بۆ ماڵی خۆی و خەڵکی کورسی خۆی هەڵگرێ بڕاتەوە ئەوە دەنگی ناڕازی تووشی سەدمەیەکی گەورەترە بێت لەبەرەوە ئێمە داوامان لە هێزەکانی تر کردووە ئەوان ئەو هێزەنە هێزەکانی ترکە ئێمە باوەرن با کۆبینەوە بە بەردەوامی ئێمە حازرین ئامادەین بەڵام بەمەرجێک بۆ هەندێک بابەتی استراتیژی بڕوانین نەک بۆ هەندێک بابەتی کاتی و ئانی و ئێمە حازرین بۆ گفتوگۆ ئێستا لایەنەکانی دیکار لە گفتوگۆتان بۆ نمونە یەکگرت و کۆمەڵی دادگەری نازانەوەی نوێ نازان بەس ئێوە لێ هاتوونە بەڵێ ئێمە لە جارێکی تر لەو کۆبوونەوەی بەشدار ناکەینەوە هێزە سیاسی پەیوەندیان نەکرد بڵێن مەڕۆن بابێکەوە بین بەڵێ لایەنەکانی تر پەیوەندیان کرد و وتیان حەزەکەین هەر گفتوگۆکان بەردەوام بێ و ڕێکی بخینەوە ئەوانە بەڵام ئێمە زۆر محاولەمان ئەزانی کاکڕانکەوە دەشتی تریش هەیە بە ڕاستی بە سەراحەت ئەرزی جەناب و بینەرانی ئازیزیشی بکەم یەکەم ئەم هێزە سیاسیە ئێمە سێ مانگە گفتوگۆکەین لە مانگی سێوە گفتوگۆکەین بەلانی کەمەوە لە نێوان دوو سیاسی لە نێوان ئەم دەستەوە گروپانەیە لە نێوان ئەم هێز و سیاسیانەیە گروپ دانیشین گفتوگۆکەین بڕیارمان نابوو نەچێتە ئیعلام چونکە زۆر جار هەندێک جار کە شتێک بێتە ئیعلام تێگەچێت بەڕاستی بێڵە ئەم بەڕێزانە سەرۆکی جوڵانەوەکەیان هەفتەی پێشوو هاتە سەر تەلەڤیزیۆن لەپڕ وتی ئێمە بڕیارمان نابوو هەمووشمان بە یەکەوە ئیشەکە بکەین
لەپەڕ وتی ئەوە من داواکەم هەمووی بێ بۆ لای من و هەر کەس نەیە پیاوێکێتی و پارتی جارێک کاکی گیان ئەوەی کێ ئەوەی کێ ئەو کتابەکانە لەگەڵ کێشەریکی لە مۆبایلەکەمانایە لە لای هەموو لەسەر ئەو نقطەی قسە ناکەم چووکە نامێ شتەکان خوا نەخواسە بە شەخسەنە بکرێ من قەزیەکەم لە سەرۆکی جوڵانەوەکە شەرۆکاتی سیاسی ترێک جا بە عەرزەکەم ئێمە ئەم کەسە هاتووە ئەڵێ ئەوەی نیت سەر بە یەکێتی و پارتی دیکاکە ئەوە من نایم بەس بە خوا و میلەتیش ئەزانێکە سەر بە یەکێتی و پارتی با بەیانی من بە سوچی سیارەکەم بە حاڵ بەر ئینسانێکەوە بزانم لە محکەمە نامکەنە سەجن تۆش ئەو هەموو قەرزی لەسەر بێ و ئەو هەموو پارەی و لابێ ئەو هەموو زەوی ببرد بێ یەکێک نوێری قسەیەکە پێ بڵێ تۆ بە من بڵێ تۆ سەر بە یەکێتی و پارتیت خۆ سەر بە یەکێتی و پارتی نەبی پێشترمەتان نازانی خۆش کاتانێکە لەسەر کاک شاسوارە لەسەر کۆمپانیەکان هەڵبەتە نەک لەسەر خودی خۆی چاندی ساڵانێک لەمە بەرە ئێمەمانزانی بەس وەسیتەکان کە لە نێوانمانە بۆ هاتن وتیان ئەمما ئەوێ گۆڕانکاری لە بیرکردنەوە و سیاست و استراتیژی خۆیان بکە ئێمەش پێمان خۆشە خۆ کاکە خۆ دەرگای تۆ بەدا نەخراوە لای خۆش ئیت لەبەرەوە ئەتیادیە کە تۆ هێزێک هەڵەیەکی کردو لە قۆناقیەکە منیش ڕەنگە هەڵەم کردبێت لە قۆناقیەکە وەکو خۆ باشە ئەویش ئاساییە بەڵام قسەکە لەسەر ئەوە بوو کە خلافەکە لەسەر بوو تۆ مانگی نەمە پێش بمبورن جەنابیش تو بینەدانی ئازیزیش مانگی نەبوو پێش هێزەکانی ئۆپۆزیسیۆن و خەڵکەکانی دەرەوەت بە ڤیددیو خۆت نووسیت و کردوتە ڤیددیو کردوتی وەکو ئەمە ئاژەڵانەوان بیرتەوە هەمووتان بینیتان هەمومان بینیمان ئێستا توی ئێمە سەر ئەوە نیازباکێکمان پیشانوتمان بزانین تۆ چیەکەی بە سیرمان کرد ئەمە بریتە زەنگ چییە بریتە لە ئیسیفادەکردن لە دەنگی یەکتری من هەوڵ بم دەنگەکانی تۆ بەکاربێنم بۆ خۆم ئەویتر ئەمە عملێکی زۆر خراپە زۆر خراپە مەهمەکان کورسی زیاو کەم کە تۆ ئەگەر بە کورسی کەم بۆ ئۆپۆزیسیۆن کووالیەتی مهمە عدد مهم نییە بە تەنیا عدد خۆشە هەتا زۆر باشە بەڵام کووالیەتی جاری وە یەک پەرلەمانتار کاکە من پیاوێک نیم تااقەتی مجاملەی نەمە بێت تۆ سەیری پەرلەمانی کوردستانکە سەیری علی حەمە ساڵحیشکە سەیری هەندێک پەرلەمانتاری تریشکە کە چالاک بوون با ئینسان بە ئینسافی یعنی کاکە ئەوێت و خۆ بزانی سەیری بەقاکە چەند پەرلەمانتار لە بەقا لە 6 پەرلەمانتار قسەیەکرد عقوبەکەشمان خواردان بۆ معلوماتی ئەوە بوو کە هەموو جۆرە تەزویرێکیانە 2021 لە دژ بەکارێنای بۆیە منەمەوێ بڵێم ئەمە پرۆسەیەکە هەنگاوی گەورەی هەیە بۆ قۆناغی داهاتوو ئەبێ تۆ ڕێز لە شەریکەکانت بگری ڕێز لە ڕکابەرەکانت بگری ڕێز ڕەفیقەکانیش بگری ماماکان ئیستا کە دروستیش نەبووە بێ هەر ڕێزی لێ بگری بۆ لەبەرەوەی ڕەنگە لە قۆناغەکانە بتوانانی بێکەوە ئیشکی مادەم تۆ لە دەروی دکتۆر بڕیاری چی دەدەن بە یەکلیستی بەشداری دەکەنەوە نانا ئێمە حەزەکەم دڵنیابی کێ لەوان پێکەوە ڕێک ناکەون ئەگەر ڕێکەوتن لەشیان ساغبی ئەمە بەتەنیا بەشداریەکی هیچ گرفتێکمان نیە بەزیمە بەهێزەکانی تریمان وتۆ توانە ئێمە گرفتمان لەگەڵ یەکگرتو و کۆمەڵ و ئەو دەنگە ناڕازیانەی تر نییە ئەو چوار گروپە ئەتوانین پێکەوە ئێمە هەڵوێست یەکگرتو کۆمەڵ دەنگە ناڕازیەکان پێکەوە دانیشین بڕیار لەسەر هەندێک خەتۆی گرنگی قۆناغی داهاتوو بین بەڵام بەڕاستی ئێمە جارێکی لەگەڵ ئەو هێزەیە ناچینە هیچ گفتوگۆیەکەوە لەم قۆناغەیە هەتاوەکو گۆڕانکاری بە بیرکردنەوە و استراتیژیا دێت. دکتۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر ڕێبوارکاری مندامی دەستی بەڕێوەبردننی ڕۆتی هەڵوێست سپاس بۆ بەشداریکردنت سپاس بۆ ڕوونکردنەوەکان بەخێرات سەرسا خۆشەویستان بەردەوامین دوای پشوێکی کورد.